ئەم کاتتان باش قوتابیانی خۆشەویست بەردەوامی لە لێکچەرەکانمان بە شێوەی ئەلەکترۆن دینە سەر فاینایت پۆتێنشەڵ وێڵ. ئەم جارە ئەگەر هات و هەر لە پارتیگڵی ئینەبۆکسە ئەمێنینەوە، بەڵام ئەم جارە لە جاتی ئەوەی پۆتێنشەڵ ئینەرژی لە دیواری بۆکسەکە مالانی هایە بێت، ئەم جارە ئەڵێن پۆتێنشەڵ ئینەرژی قیمەتێکی دیاریکراوی هەبێت. ئەگەر هات و کەیسی یەکەم کە خوێندمان لە دەرسی ڕابردووە باسی ئەوە بوو کە پۆتێنشەڵ ئینەرژی لە دیواری بۆکسەکە مالانی هایە بوو، بەڵام ئێستا کەیسێک ئەخوێنین کە تیدا پۆتێنشەڵ ئینەرژی قیمەتێکی محدد و دیاریکراوی هەیە. Potential energy are never infinite in the real world. لە ڕاستیدا potential energy هەرگیز و هەرگیز infinite نابێ، واتە ناڕوا بەرەو مالانی هەیە. Therefore لەبەر ئەوەشە the box with infinitely hard walls has no physical counterpart. و هەروەها ئەو بۆکسێکەوە دیوارەکانی مالانی هەیە لە ڕاستیدا لە فیزیایە باوا بڵین باشترە کە بڵین وجودی نییە. یعنی however potential wells with barriers of finite heights certainly do exist. کە ئەڵین potential energy کاتێ دیواری بۆکسەکە مالانی هەیە بوو لە فیزیا وجودی نییە، بەڵام ئەگەر هات و دیواری بۆکسەکەمان پۆتێنشەڵ ئینەرجیەکەی فاینایت بوو، واتە محدد بوو، ئەمەیان لە فیزیادا وجودی هەیە. کەوا بوو consider a potential well with square corner that is U high and L wide and contains a particle whose energy is less than U. باوا اعتبار بکەین وا دابنین ئێمە پۆتێنشەڵ ئینەرجیەکمانە لە شێوەی سکوێرە وەکو لە وێنەکە ئەیبینن. پۆتێنشەڵ ئینەرجیەکەمان یووە و هەروەها وایدی بۆکسەکەمان ئێڵە، دیسان لە سفرەوە بۆ ئێڵە و پۆتێنشەڵ ئینەرجیەکەش یووە. باشە پارتیکڵێکی تێ، بەڵام ئەم پارتیکڵەکە لە ڕیجنی دوایە هەمیشە ئەڵین کاینەتیک ئینەرجی پارتیکڵەکە کەمترە لە پۆتێنشەڵ ئینەرجی. کاینەتیک ئینەرجی پارتیکڵەکە هەمیشە کەمترە لە کێ؟ لە پۆتێنشەڵەکە. بۆ ئەم حاڵەتە کە کەمترە according to the classical mechanic، بە پێی لێکداناوەکانمان بۆ classical mechanic، when the particle strikes the side of the well، کاتێک ئەم پارتیکڵەکە کاینەتیک ئینەرجی کەمتر لە پۆتێنشەڵەکە بەر دیوارەکان ئەکەوێت it bounces off، ارتداد ئەکا ئەگەڕێتەوە without entering region 1 and 3، بەبێ ئەوەی بتوانێت ریجنی دووەم یعنی ببڕێ بڕواتە سێ، یاخود دووەم ببڕێت دیواری دووەم بڕێ بڕواتەوە یەک. واتە ئەو پارتیکڵە کاتێک ئینەرجیەکەی کەمترە لە پۆتێنشەڵ ئینەرجی دیوارەکان، ئەو کاتە بە هیچ شێوەیە حەسەبی کلاسیکەل میکانیک ئەو پارتیکڵ ناتوانێت پێنەتریشنی ئەم دیوارانە بکات و بڕواتە ڕیجنی یەک و سێوە. بەڵام in quantum mechanic، لە quantum میکانیکا the particle also bounces back and forth. دیسان پارتیکڵەکە لە دیوارەکان ئەیات و ئەگەڕێتەوە but now، بەڵام it has a probability، ئەم جارە احتیمالیەی پێنەتریشنی دیوارەکانمان هەیە، هەم بۆ ڕیجنی یەک پارتیکڵەکە هەم بۆ ڕیجنی 3، لەگەڵ ئەوەشە کەوا کاینەتیک ئینەرجی پارتیکڵەکە کەمترە لە پۆتێنشەڵ ئینەرجی، بەڵام احتیمالیەی پێنەتریشنمان هەیە. کەواتە بە کورتی و بە کوردی کاتێک ئێمە پارتیکڵێکمان هەبێت لە بۆکسێکە دیواری بۆکسەکەمان فاینایت بێ، واتە پۆتێنشەڵ ئینەرجی لە دیواری بۆکسەکە تەحدید بێ، محدد بێ، دیاریکراو بێت، و هەروەها ئینەرجی پارتیکڵەکەمان کەمتر بێ لە پۆتێنشەڵ ئینەرجی دیوارەکان، بە پێی کلاسیکەل میکانیک هیچ کاتێک ئەو پارتیکڵە ناتوانێت بڕواتە ڕیجنی یەک و سێوە، بەڵام بە پێی کوانتەم میکانیک لێکدانەوەی کوانتەمیک احتیمالیە هەیە ئەو پارتیکڵە پێنەتریشنی ئەم دیوارانە بکات و بڕواتە ڕیجنی یەک و سێوە. In region 1 and 3 the steady state Schrödinger equation is given by this relation. ئەم معادلەیە پێشتر هەمان بووە time independent Schrödinger equation یاخود steady state Schrödinger equation لە یەک dimensional. پاشان ئەگەر ئەم کۆنستانتی تێرمی دووەمە ئەو کۆنستانتە بگۆڕم بە ئەی کۆنستانتێک بێ، باشە قیمەتی یەکەم ئەکاتەزین ڕێگی 2m
يو ناقص اي لسر اجبار اما اي ماينس يو بلام ليرا هان لجرقا يو ماينس اي مان كردوه بو مان كردو لبر اوي لجرقا نابي قيمتي سالب مان هبي وهروها همیشه پوتنشل کش من گەورەتر لە تۆتال ئینەرژی بۆیە ئەم قیمەتی موجب دەرەچێ باشە کاتە the solution of equation 46 ئەم قیمەتەمان بۆ دوو ڕیجین لە ڕیجینی یەکەمە a e to power ax مانایەتێ زائیدەن b e to power minus ax مانایەتێ لە ڕیجینی سێمە ئەکاتە c e to power ax زائیدەن d e to power minus ax a و b و c و d ئەمانە کۆڤیشنتن ئەمانە کۆنستانتن ئۆکێ ئێستا بابین باوندری کۆندیشن تەطبیقکەین لەسەر ئەم معادلانە پێش وەختت ئەگەر تەماشاکەین ئەمە پسای 1 و پسای 2 پسای 3 ئەگەر تەماشاکەین ئە لێرە وەیڤلێنگتەکە هاتووەتە دەرەوەی بۆکسەکە هاتووەتە دەرەوەی بۆکسەکەمان لەوانە کاتێ پسایمان یەکە ئەمەش پرۆبابیڵیتیەکە تێوتمان چونکە هەمیشە مەقسە لەسەر پرۆبابیڵیتیەکەین لەبەرەوەی پرۆبابیڵیتی هەمیشە قیمەتی موجبمان هەیەتێ کەواتە پێنەتریشن هەیە ئەگەر لە کەیسی یەکەم تەماشاکەینەوە infinite potential well بە هیچ جۆرێ لەمداکە لە دەرەوە وجودی نەبوو بەڵام لەم کەیسیانە کە کەیسێکی ڕیەڵە لە دەرەوەی بۆکسەکەشا وجودی هەیە کاتە both پسای 1 و پسای 3 must be finite everywhere قیمەتیان تەحدید بێ لە هەموو شوێنێک قیمەتیان تەحدید بێ سنس لەبەرەوەی e to power minus ax ئەڕوا بۆ مالانی هەیە چ کاتێک ئەگەر x بڕوا بۆ ناقص مالانی هەیە کەوابوو and e to power ax ئەڕواتە موجب مالانی ئەگەرات و x چی بوو مالانی هەیە کەواتە ئێمە وتمان یەکێک لە مەرجەکانی پسای ئەبێ فاینایت بێ بەڵام کاتێ ئێمە xمان ئەڕوا بۆ مالانی هەیە ئەم تێرمیان ئەڕوا بۆ مالانی هەیە کاتێ xمان ئەڕوا بۆ موجب مالانی دیسان e to power xمان ڕۆتە مالانی هەیەش بۆ پسای پێناسە نەکراوە کەواتە the coefficients b and c must be 0 کاتە بێ coefficienتی b و c بەچی دانێن بە 0 دانێن hence we have کاتە پسای 1 مان تەنها ئەم بڕەمان ئەمێنێتەوە قیمەتی بیەکە بێتە سفر ئەو تێرمەی دووەمیان ئەبێتە سفر e to power ax و ڕیجنی سێیەممان تەنها قیمەتی d ئەمێنێتەوە e to power minus ax کاتە ئەم دوو معادلەی 49 ئەمێنێتەوە ئەمە بۆکێ بۆ ڕیجنی یەک لەگەڵ ڕیجنی 3 پاشان this wave function decrease exponentially inside the barrier at the site of the well وەکو ئەبین لە دووێنەکەی پێشووترا هەمیشە wave function قیمەتی کەم ئەکا بە شێوەی exponential لەکوێ inside the barrier at the site of the well لە دیوارەکانە ئەگەر تەماشاکەین کە لە دیوارەکانە پێنێتریشنەکە قیمەتەکان بەرەو کەمبوونەوە دەچن بە شێوەی چیە بە شێوەی exponential پاشان دێنە سەر inside the well ئەی لەناو بۆکسەکە لەناو وێڵەکە لەناو potential وێڵەکە یعنی لەناو بۆکسەکە لە ڕیجنی دووەمە the steady state Schrödinger equation is the same as معادلەی 36 پێشتر خوێندومانە ئەو کاتە لەناو بۆکسەکەیان بۆ ئاسانکاری ئەڵێن potential energy کۆنستانتەوە بۆ ئاسانکاری کە کۆنستانتە چی دانین 0 دانین ئەڵین لەناو بۆکسەکە potential energy مان کۆنستانتە بۆ ئاسانکاری قیمەتی سفر دانین معادلەیەکەمان بەم جۆرەی لێدێ ئێستا ئەم معادلە گەرشیکەینەوە یاخود سۆڵفیکەین سۆلیوشنەکەی لە ڕیجنی دووە g ساینی 2m e لەسەر h بار x زائیدەن f کۆساینی ڕەگی 2m e لەسەر h بار x هەر وەکو چۆن لە کەیسی ئینفاینایتە سۆلیوشنمان کرد معادلەکەمان دەستکەوت بە هەمان جۆر بەڵام لێرە هەردوو تێرمەکەمان وجودیان دەبێت هەردوو تێرمەکە لە فاینایتەکە لە فاینایت potential وێڵە هیچ کام لەم دوانە ئێهمال ناکەین in the case of a well with infinitely high barriers we found that f is equal to 0 وەکو پێشووتریش ئاماژەمان پێکرد لە ئینفاینایتەکە تێرمی دووەممان کە کۆساینەکە بوو یەکسان کرد بە سفر تەنها ساینەکەمەوە بەڵام لێرە in order that پسای is equal to 0 at x لەکاتە سفر و x لەکاتە l لە حاڵی پێشوە وتمان پسایمان تێرمی دووەممان دانا لەبەرەوەی باوندری کۆندیشنەکەمان وای ئەخواست بە هیچ جۆرێک پارتیکڵەکە لە ئینفاینایتە نەی ئەتوانی دیوارەکان ببڕێ بۆیە لە x لەسایی بە سفر و x لەسایی بێڵە پسایمان سفر و بۆیە تێرمی دووەممان سفر کردبوو بیکۆس بەڵام لەبەر ئەوەی پسای دووەممان ئەکاتە ئەی ئەت x ئەکاتە سفر ئەند پسای دوومان ئەکاتی ئەت x ئەکاتە l both the sine and cosine component in the solution are possible
مادام لم حالتا اما بو ريجيني يكو سي بينتريشن مان هي كواتا هردو تيرمكا ريغا بيدراونو امين نوا اما لتس حالتكا لحالتي فاينايتكا هردو كيان هردو تيرمكا امين نواتا هيتس كاميان اهمال ناكين. باشان این لر هارمونيك اوسيليتر. Harmonic oscillator, it is energy level are evenly spaced. ها energy level لهارمونيك اوسيليترا وكو يك زيادكا يعني چی وەکو یەک زیادەکە ئێمە گەربینەوە سەر گەردیلەی هایدرۆجین لە بۆرە تەماشامان ئەکرد هەتا ئێن زیاد بووە ئینەرژی لیڤڵ کەمی ئەکرد ینی سپیسی ئینەرژیمان کەمی ئەکرد بە دەلالەتی EN is equal to E1 لەسەر N توان دوو هەتا ئێن زیادی کردایە تەماشامان ئەکرد ئینەرژی لیڤڵەکان لێک نزیک ئەبوونەوە لە حاڵی پارتیکل ئینە بۆکسا کە EN ئەکاتە N توان دوو E1 تەماشامان هەتا ئێن زیادی کردایە سپیسی ئینەرژیمان زیادی دەکرد بەڵام لە حاڵەی هارمۆنیک ئۆسیلەیتەرە سپیسی ئینەرژیمان وەکو یەکە واتە زیادبوونەکان لەگەڵ زیادبوونی ئێنە سپیسی ئینەرژیمان وەکو یەک زیاد ئەکا. In the special case of a simple harmonic motion لە حاڵەتێکی تایبەت لە simple harmonic motion the restoring force on a particle restoring force لەسەر پارتیکڵێک کاتێک ماسەکەی M بە is linear حاڵەتێکی خەڵتی دەبێت that is F is proportional to the particle's displacement from its equilibrium position. كاتا أو F أي كيف همان بو restoring force بو هاورجة دبيت راستوانا هاورجة دبيت لقل تيا لقل particle displacement كا لقل أو لاداني كوا particle كا لخالي جيجيربونو سروتينيوا لا أدرت and in the opposite direction بلام أراسلكي بيسوانيا وكو أيبين لياساكا أما هو كسلويا F is equal to minus KX. F كا راستوانا قول لقل displacement كا proportional لاي بلام بان أراسلي بيسوانا. دواتر from the second law of motion لياساي دو من نيوتن و F كاتا M أي we have كاتا لشويني M F أتوان M أي دانين أي كاشا كاتا دي دو جار إكس لسر دي تي دو تواني دو أو كاتا أم معادلية ريك أخينا وبو هارمونيك أوسيلة دي توان دو إكس دي تي دو جار زائد ان كي لسر ام اكس is equal to 0 وحل معادلة عام أكمل solution of equation حل كي عام بو أم معادلة بنجاودوا أمي خوارويا اكس is equal to أي كوسايني دو باي ميو تي زائدا فاي where ميو frequency كا frequency بو هارمونيك oscillator أكاتا يجلس دو باي رقي كي over m is the frequency of the oscillation and أي ام اي لمعادلة كا بيوتري is the amplitude amplitude okay كاتا the value of phi قيمة phi فيسكي كالليرها معنى the phase angle depends upon what x is at the time t is equal to 0 احتمال كاتا سر x كاتا احتمال is equal to 0 and on the direction of motion وهروها احتمال لسر آراستي جولة كمان أكاد. Any system in which something exudes small vibration about an equilibrium position behaves very much like a simple harmonic oscillator. هر سيستم كمان هبه إما كاتك أو سيستم لادانيكي كم بجولة توا فايبريت بكا بلادانيكي زور كم لدوري خالي equilibrium positionي أو كاتا أم سيستما كلادانێکی کەممان پێکردووە لە خاڵی ئیکویلیبریەمی خۆی وەکو سیمپل هارمۆنیک ئۆسیلەیتەر تەسەڕوف دەکات. To verify this important point بۆ ئەوەی ئەمە بسەلمێنین ئەم خاڵە گرنگە بسەلمێنین we note that any restoring force هەر restoring forceێک which is a function of x کە دالەبێ بۆ x can be explicit in a Maclaurin series about the equilibrium position. ئەتوانین وەکو چی دەری بڕین هر restoring forceك كفانكشن بي بو اكس اتوانين در يبرين بچي بماكلوريان series about the equilibrium position at x is equal to 0 يعني بدوري خالي سروتنيا كاتك x كمان صفر اما اتوانين او restoring force بچي بماكلوريان series در ببرين كابو f of x اكاتا f of x كاتا x كمان صفر ب df over dx x يساوي بصفر جاراني x وتا أخير دي دو جار دي توان سي هتا أخير أما ماكلوريان سيريس سكي كهمانا
لبري إكس كمان أكات الصفر إذا إيكوليبريم بوزيشنا تيرمية كشمان أكات الصفر كات تيرمية كان لبري إكس مان صفر لإيكوليبريم بوزيشن أبو هارمونيك أوسيليتر كواتا إف أوف إكس مان أكات الصفر وأم تيرماني تريج لبري زور بتشوكن أها إكس كمان زور بتشوكا إكس كمان زور بتشوكا أي أجر دوجاكين بچووکتر ئەبێتەوە بۆ نمونە 0.5 ئەگەر دوجاکین بێتە 0.25 لەبەرەوەی دوجاکین سێجاکین چوارجاکین بچووکتر ئەبێتەوە بۆیە ئەم تێرمانی تریش ئێمالەکەین تەنها ئەوەی کە گرنگە و بمێنێتەوە تێرمی دووەمە the only term of significance when x is small is therefore the second one دیش ئەم قیمەتەیە کەواتە ئەمە هو کسڵۆی f of x لەکاتە df over dx x is equal to 0 جارانی x دەکەین which is هو کسڵۆوێن df over dx أما كاتو كسلو كاتي أم قيمتها بكاتا قيمتك negative as of course it is for any restoring force وكو restoring force كاما مو بيشتر أي كده ناقصا كي إكس أم تيرما جابي بكاتا قيمتك ناقص the conclusion then is that all oscillation are simple harmonic in character همو حركيك شوازي simple harmonic motion ورقري when their amplitude are sufficiently small كاتي كوا amplitude كي أو particular كاتي vibration ئەکا کاتێکەوە لەرێتەوە ئەبێ ئەمپلیتیودەکەی زۆر بچووک بێ ئەو کاتە ئەتوانین بڵین سلوکی simple harmonic motion وەرئەگرێت. The potential energy function Ux that corresponds to a Hooke's law ئەو potential function ئێمە توانین چۆن بینووسین کە تایبەتە بەچیەوە بۆ Hooke's law فۆرسەوە بۆ فۆرسی Hooke's lawە ئەتوانین حسابی بکەین بەچی the work needed to bring a particle ئەو ئیشەی کەوا پێویستە بۆ هێنانی پارتیکلێک from x equal to 0 لە x وسایی بە صفر to x وسایی بە x بۆ ئەو شوێنەی کەوا پارتیکلەکە دیستانسەکەی x against such a force لە دژی ئەو هێزە the result is ux potentialەکەمان is equal to minus لە 0 بۆ x f of x dx و f of x جمع ناقصا كي x لكان ناقص لقل ناقص كاتا موجب لصفر بو x x دي x كاتا يقل سردو كي x 22 كات امتي اما potential energy بو harmonic oscillator which is plotted in figure 5 و 5 اما figure بو 5 تماشا كان قيمتها كمان مش x 22 اگر x كمان سالب يا موجب x 22 هر اكاتو موجب بويا بارسي x موجب بارسي x سالب شوكي بارابولا معناته شو لبري x 22 معناه شو كان the curve of vx versus is parabola فعلا بارابولايا if the energy of the oscillator is E أجراتو energy oscillator كمان is E ب the particle vibrate back and forth أو particle كوا حركة أكابو بيشو بودواوا على ريتو بو بيشو بودواوا between x لكاتا ناقص أي بو x لكاتا موجب أي where E and A are related by أكاتا total energy كمان أكاتا يقل سردو K أي 22 لجاتي x 22 كتشي ما دو أنا أمبليتيود كمان داناوا أي 22 أجر تماشا بكين ليرة شجارة كتير إما أجينو أو رسمة بزاين شي مان بيالله أو رسمة بيمان أليت potential energy بو harmonic oscillator proportional أبي لقل x 22 كاتا x كمان displacement بي لكوية from equilibrium position بي و the amplitude A of the motion is determined by the total energy amplitude كا بتشي تحديد كين بل لرجع total energy oscillator كا أتوانين بدوزينه تحديدي بكين which classically can have any value classically أم قيمته أكره هر قيمته جوار جري واتا quantize نبو بالكو شويكي تشيبو continuous بو بلا ما قال اللي تماشا كين إما جاري كترها لهارمونيك oscillator با penetration region كمان هي اگر classically تماشا كين نأبوا أم ديواره ببري أو سنوري برلم quantum mechanically تماشا كين سنوري بريوا أو potentially كهمانة تنها لو منطقة نية لبين موجب أيو سالة بلكو penetration ديواره كاني كردوا. Even before we make a detailed calculation, we can anticipate 3 quantum mechanical modification to this classical picture. بيش يبين سر تفاصيل حساباتي هارمونيكي اوسيليتر توقعي سي موديفيكيشن كوانتم ميكانيكي اكين بور رؤية classical ميكانيك لسر هارمونيك اوسيليتر. يكم the allowed energy will not form a continuous spectrum. أو energy كوار ريبيا دراوا شيويكي continuously نيوكو classical ميكانيكالي but instead a discrete spectrum بلكو spectrum كان spectrum كي discrete أبي واتا
specific value of energy دەبێت واتە قیمەتی ئینەرجیمان quantized دەبێت بەبڕ دەبێت. دووەم the lowest allowed energy will not be equal to 0 کەمترین تاقەی هارمۆنیک ئۆسیلێتەر صفر نییە وەکو کلاسیک پێمانەڵێ but will be the same definite minimum E is equal to E naught بەڵکو کاتێک n مان is equal to 0 ئێمە E naught مان دەبێت کاتێک n مان لە هارمۆنیک ئۆسیلێتەرە n مان is equal to 0 ئەو کاتە ئینەرجیمان صفر نایە بەڵکو E naught دەبێت. سەیمان there will be a certain probability that the particle can penetrate the potential well it is in and go beyond the limits of minus A و موجب A كاتا احتمالية هي كا بارتيكلك بتواني وكل وينكا بيشانم دانو لسلايدي بيشتري بوم رون كرنوا احتمالي اوي هوا كا بارتيكلك بتواني ريجيني موجب ايو سابو بكورتي لخالي سيما او من بي عليه او ريجيني كباوند كرلنا ناقصا ايو موجب ايا probability هي كا او ريجيني ببريواتا بينتريشيني ناقص ايو موجب اي برواتا الدروا اما خالي سيما كبيمان عليه پاشان دین سر انرژی لیول بو هارمونیک اوسیلیتر بزنی انرژی لیول چون دبت شرودینگر equation for the harmonic oscillator is اما شرودینگر equation بو هارمونیک اوسیلیتر لشونی potentially هارمونیک لسر دو کی اکس توان دو من داناو پاشان گۆڕانکاری کی زۆر بەسیط دەکەین وای یەکسانەکەین بەم قیمەتە ئەلفاش یساوی بکەین بەم قیمەتە کە میو فریکوێنسی بۆچی ئەم دوو شتە ئەکەین لەبەر ئەوەی ئینەرجیمان وحدەکەی بۆ نمونە جوولە یا ئەلکترۆن ڤۆڵتە ئێکسەکەشمان بە مەترە ئەم دوانە یونیتیانەیە بۆیە بیانکەین بە یونت لێس یعنی یونیتیان بۆ نەهێڵین بۆ جۆرە ئێستا وای یونیتی نییە و ئەلفاش یونیتی نییە ئەگەر تەماشاکەین ئەلفا لەوان ئینەرجی ئێسمیشەر ئینەرجی کاتە وحدەی نییە ئەم دوانە مان ئینەرجی و ئێکسەکەمان تەحویل کردو بە وای لەگەڵ ئەلفا کاتە ئەمانە پیان ئەوترێ دایمنشنال لێس یونت واتە یونیتیان نییە. پاشان in terms of y and alpha کە دایمنشنەکان یونیتیان نەبوو شرۆدینگەر equation بەم جۆرە وەرەگرێ ئەم صیفەتە وەرەگرێ دی دووجار پسای ئەمە هەر معادلەکەی شرۆدینگەری سلایدی پێشووترە کاتێک بەدەلتی y لەگەڵ ئەلفا نووسیمان بەم جۆرەی معادلەی 59 وەرگرت. The solution to this equation حل بۆ ئەم معادلەیە data acceptable معقولە here are limited by the condition that ئەبێ ئەم کۆندیشنە تیادا تحقیق بکە پسای بڕوا بۆ سفر کاتێک وای ئەڕوا بۆ کوێ بۆ مالانیە ئەمەیەکێکە لە شەرتەکانی acceptable physical wave function کاتە x و y زد بڕۆن بۆ مالانی هەیە ئەبێ پسایمان بڕوا بۆ قیمەتێکی دیاریکراوە کە پسایەکەمان بڕوا بۆ سفر لێرە کاتێک وایمان بڕوا بۆ مالانی هەیە xەکەمان ئەڕوا بۆ سفر in order دا لەبەر ئەوەش لە ناقص مالانیە بۆ موجب مالانیە پسای تواند و dy ئەمە normalization condition is equal to 1 otherwise ئەگەر ئەمە وان نەبێ ئەم مەرجە تطبيق نبي the wave function cannot represent an actual particle أو كاتو wave function كمان تمثيلي particle حقيقي ناكا the mathematical properties of equation بنجاونو باشا such that this condition will be fulfilled only چكاتي ام معادلة حلي دبيت اگراتو ام الفاي كهمانه يكساين ببدو ان زائدا يك ان كشمال للصفر دست بي بكات وهروە لە سلایدی هارمۆنیک ئۆسیلێتەری ئینەرجیشە نیشانماندا کە ئەلفا کەمان وەکو دایمنشنال لێس کۆنستانت یەکسان کرد بە 2e لەسەر h mu according to equation 58 the energy level of a harmonic oscillator whose classical frequency of oscillation is mu are given by the formula ئەو کاتە ئەم ئەلفایە مانەیە کاتە 2n plus 1 ئەم ئەلفایەش مانە کاتە 2e لەسەر h mu هەردوو ئەلفاکە یەکسان دەکەین ئەو کاتە ئن مان بۆ دەرەچێ ئەکاتە n زائدەن یەک لەسەر 2h mu ئەمە پێوتە energy level of harmonic oscillator لە ڕاستیدا ئەگەر اشتقاقی ڕاستەقینەی ئەم معادلەیە بکەین زۆر کاتی دەوێ و ماتماتیکەڵێکی زۆری دێ لە لیجندەر پۆلینۆمێڵەوە یعنی اشتقاقێکی زۆر دووری درێژێ بەڵام لە کتێبی ئاتەربایزەرا بۆ مەرحەلەی ئێوە زۆر بە کورتی براندوویەتیەوە یەکسەر وتێتی en لەو دوو معادلەیەوە کاتە n زائد یەک لەسەر 2h میو کاتە ئێنەکەمان لە سفرەوە دەست پێ دەکات هەرچی لە گەردیلەی هایدرۆژین و پارتیکڵی ئینە بۆ کەس بوو ئێنمان لە یەکەوە دەستی پێ دەکرد بەڵام بۆ ئەمەیان بۆ هارمۆنیک ئۆسیلێتەر ئێنەکەمان لە سفرەوە دەست پێ دەکات. The energy of a harmonic oscillator is thus quantized in steps of h mu کاتە ئەلەم معادلەیەوە ئێمە ئەبینین ئینەرجی
مان چی بێ کوانتایز ئەبێت بۆ هەرمۆنیک ئۆسیلێتەر جارێکی تر ئینەرژیمان چی کرد کوانتایز کرد کاتێک ئێنەکەمان سفر بێت پێ ئەوترێت 0 پوینت ئینەرژی ها ناکاتە سفر وەکو کلاسیکەل میکانیک بەڵکو وەکاتە یەک لە سەردوو h mu which is the lowest value the energy of the oscillator can have کە ئەمە کەمترین تاقەیەکەوە هەرمۆنیک ئۆسیلێتەر ئەتوانێ وەریبرێت this value is called the 0 point energy پێ ئەوترێت 0 point energy بۆ لەبەر ئەوەی هەرمۆنیک ئۆسیلێتەر لە حاڵی ئیکویلیبریەمە لەگەڵ دەوروبەریە with approach and energy ئەگاتە ئەو ئینەرجی یەکەی ئینۆتە نەک یەکەی یەکسان بێ بە سفر as the temperature approach 0 Kelvin لە 0 کلڤنە ئینەرجیمان ناکاتە سفر بەڵکو ئینەرجیمان ئەکاتە ئینۆت لە حاڵە ئیکویلیبریەمە فیگەری 5 بۆ 6 چیمان پێڵێ a comparison of the energy level of a harmonic oscillator with those of a hydrogen atom and of a particle in a box with infinitely hard wall. The shapes of the respective potential energy curves are also shown. The spacing of the energy level is constant only for the harmonic oscillator. أم سوينا أيام بينين يكيكان بو كيا يكيكان بو harmonic oscillator یەکێکیان بۆ پارتیکڵ ئینە بۆکسە کاتە دیوارەکانی مەلانیە پۆتەنشڵیە بێ ئەوی تریشان بۆ گەردیلەی هایدرۆجینە ئەگەر تەماشاکەین لە گەردیلەی هایدرۆجینە بەپێی معادلەی EN ئەکاتە E1 لەسەر N تواندوو هەتا N زیاد بێ ئینەرژی سلیتەکان لە یەک نزیک ئەبنەوە بۆ پارتیکڵ ئینە بۆکس لەبەرەوەی EN ئەکاتە N تواندوو جارانی E1 هەتا N زیاد بێ ئینەرژی لیڤڵەکان لەیەک دوور ئەکەونەوە بەڵام بۆ هەرمۆنیک ئۆسیلێتەر گاپی ئینەرژیمان لە هەموویانە کۆنستانتە وەکو یەکە گاپی ئینەرژیەکەمان بە شێوەیەکی کۆنستانتە